وریا حەمەکەریم لە هەڵەبجە لەگەڵمانە. وریا بەیانیت باش دوێنێ خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکان لە هەڵەبجە لە بەشێک لە فەرمانگە و هەروەها بەشێک لە مامۆستایان بەردەوامی هەبوو. ئەمڕۆژ بە هەمان شێوە ناڕەزایەتیەکان بەردەوامیە بێت؟ وڵای بەیانی ئەوەش باش ئەمڕۆ بۆ چوارەم ڕۆژە مانگرتنی مامۆستایان و بەشێکی زۆر لە فەرمانبەرانی فەرمانگە حکومیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە. با بڕیارە پاشکەمێکی تر لەم شوێنەی کە منی لێیە مامۆستایان و فەرمانبەران گرت بوونەوە خۆپیشاندان ساز بدەن. تاکو ئێستاش مامۆستایان و فەرمانبەران نەچوونەتە نێو شوێنی کارەکەیان و نێو فەرمانگە و مامۆستایانش نەچوونە شوێنی خوێندن و هۆڵی وانە وتنەوەکان و لەگەڵ ئەوەشدا دوێنێ یەکێتی مامۆستایان لە قی هەڵەبجە پشتیوانی خۆیان بۆ مامۆستایان و فەرمانبەران دەربڕی و بڕیاریشا کە مامۆستایان تاکو هەفتەی داهاتوو واتە تاکو ڕۆژی دووشەمەی هەفتەی داهاتوو داوای کرد لە مامۆستایان نەچنە نێو هۆڵەکانی خوێندن تاکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت و لەگەڵ ئەوەشدا بەهۆی بایکۆتکردنی مامۆستایان لە قوتابخانەکاندا بەشێک لە حانوتی قوتابخانەکان گلەی و گازندەی ئەوەیان هەبوو کە ئەوان لە سەرەتای ساڵەوە گرێبەستیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە کردووە، بەڵام لە ئێستادا بەهۆی بایکۆتکردنی مامۆستایان و نەچوونە نێو هۆڵەکانی خوێندن و دەوام نەکردنی خوێندکاران زیانێکی زۆریان بەردەکەوێت کە ئەویش بە جۆرەی ئەو گرێبەستە دەبێت ئەو پارەی ئەو بڕۆپارەی کە بڕیار بووە بیدەنە بەڕێوەبەرایەتی پەروەردە پێیان دراوە و هیچ پارەیەکیان بۆ ناگەڕێتەوە، بەڵام ئەوان زیان دەکەن و لەگەڵ ئەوەشدا دوێنێ وەزارەتی ناوخۆ بە فەرمی بڕیاریدا کە بەشی پۆلیسی هەڵەبجە دا ببڕێت لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی. لە ئێستادا بەڕێوەبەرایەتی پۆلیس لە هەڵەبجە کراوەتەوە دوێنێ بە فەرمی ئەو بەڕێوەبەرایەتە کرایەوە و لەگەڵ ئەوەشدا ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حەوت لایەنی سیاسی لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ماوەی ڕابردوودا ڕێکەوتنێکیان کرد بۆ دابەشکردنی پۆستەکانی پارێزگای هەڵەبجە و دابەشکردنی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا لە ئێستادا 4 ڕۆژماوە بۆ ئەو وادەی کە دیاریان کردبوو کاندیدەکانی خۆیان دەستنیشان بکەن و پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەست بەکار بێت. 4 ڕۆژماوە ئێستا هیچ لایەنێک بە فەرمی کاندیدەکانی خۆی دیاری نەکردووە. بەڵێ وریا حەمەکەریم پامنەرمان